پێشی چەند ڕۆژێک بەڕێزێک لە پێش دادگای هەولێر لە ڕێگەی کۆمەڵێک لە ڕاگەیاندکارە بەڕێزەکانەوە گرتە ڤیدیۆیەکی بڵاو کردەوە سەبارەت بە نەخۆشێک کە لە ساڵی 2018 نەشتەرگەری بۆ ئەنجام درراوە لە سنتەری دڵ. ئەو بەڕێزە ئەو کاتە لەو کاتێکە باز دەکرد 2018 سەردانی ئەو نەخۆشخانەیە دەکات پێویستی بە نەشتەرگەری هەیە پێدرن ئەو جۆرە نەشتەرگەریە لە هەرێمی کوردستان و عێراق ئەنجام نادرێتن. بەڵام چاوەڕوان کە تیمێک لە وڵاتی هند دێتە هەرێمی کوردستان لە ڕێگەی تۆرەکی بەڕێزە بە ناوی ڤیجێکەوە یەک لە پزیشکە هەرە بە تواناکانی وڵاتی هندستانە. دواتر کە دێتە شاری هەولێر ئەو بەڕێزە بە پزیشکە بەڕێزەکانی شاری هەولێر دەرێتن بە هیچ شێوەیەک ئەمن توانای داراییم نییە بتوانم ئەو نەشتەرگەری ئەنجام بدەم کە نزیکەی 3,750,000 تکلیف دەکات. پزیشکە بەڕێزەکان دەتوانن لە ڕێگەی خۆیانەوە ئیتصاڵات خۆیانەوە پەیوەندی بکەن بە بەڕێزێکی خێرخواز لە شاری هەولێر بە ناوی حاجی ئیدریس ئەو بەڕەپارەکەی بۆ دابین دەکات بڕێکی کەم لە پارەکە پزیشکان خۆیان بۆی دابین دەکەن. ئەو نەشتەرگەریە چییە ئەنجام درایە بۆ ئەو نەخۆشە دڵی ئەو نەخۆشە ناکامە دڵ پێکاتوە لە دوو جێسکەڵە و دوو سکۆڵە. ئەو نەخۆشە تەنها یەک سکۆڵی هەیە واتە سینگل ڤێنتریکل پێ دەوترێتن نەشتەرگەرێکی تایبەتی ئەنجام دەدرێت. ئەوەی وا لە خەڵک دەگەینی ئەو بەڕێزە واتە نەخۆشەکەی ئەو دوو سکۆڵی هەیە نێوانەکەی کونێکی تێدا کوونەکەیان بۆ قەپات نەکردێت. نەخێر ئەو نەشتەرگەری ئەوە نییە ئەو نەخۆشە تەنها سینگل ڤێنتریکلی هەیە کە لە تەمەنی 2 ساڵ ئەوەندا کە مەفروض زووتر بیکردبایە. ئەوان لە شاری هەولێر نەشتەرگەریەکەی زۆر بەسەرکەوتووی بۆ ئەنجام دەدەن هیچ کێشەی نییە. بەڵام ئەو نەخۆشە پێویستی بە نەشتەرگەری دووەم هەیە. نەشتەرگەریەکەم کە بۆی ئەنجام دەدرێتن پێی دەدرێتن گریڤن ئۆپەرەیشن کەەوە لە عێراق ئەنجام نەدراوە. دواتر ئەو نەخۆشە دەست پێ دەکات سکاڵا دەکات دەرەنگۆ منداڵەکەمتان سەقەت کردیا کوونەکەتان بۆ قەپات نەکردێت. خۆی کێشەکە لەوەیە ئەو بەڕێزە هەموو ڕێکار یاساییەکان لەگەری ئەنجام درایە وە خۆی لەو شەرح کرایە و ئەو بڕەپارەیەش کە مەفروض بیداتن نەیدایە خێرخوازێک بۆی دامی کردیا. دواتر هەر یەکە لە فەرمانگەی تەندروستی هەولێر وەزارەتی تەندروستی ئەو کاتکە بەڕێز تۆڕێکەوت وەزیر بووە دواتر لە ئەنجومی پارێزگا ئەمنەوە تاکید دەکەم ئەنجومی پارێزگا لە ڕێگەی فراکسیۆنە جیاوازەکان کە لە ئەنجومی پارێزگا شاری هەولێر هەیە و دواتر لە دادگا لە هەموو ئەو شوێنانە سکاڵا دەکات کە دێنە سەر بابەتەکە دێنە سەر مۆزوعەکەی کە هەیتی ئەوە شێوازێکی تایبەتە لە نەخۆشەکانی دڵ نەخۆشێکی دەگمەنی دڵە تەنها ئەوەک نییە برێن کونێک هەیە کوونەکە یاخود فتحەیەکی فتحی قەپات بکرێتن و ئاخر جار دووبارە سکاڵا دەکاتەوە لە وەزارەت تەندروستی لە کابینەی لە ڕێگەی بەڕێز تۆر سامانەوە دووبارە ژشکە پێک دێنرێتەوە لە ڕێگەی دادگاوە دووبارە کێسەکە ڕەت دەکرێتەوە لەبەرەوەی هەموو ئەو ڕێکارانەی پزیشکیەکە پێویستە بۆ نەخۆشەکە ئەنجام درایە. لێرە پێش چەند ڕۆژێک ئەو پزیشکە بەڕێزانە هەراسان کردووە بە هەموو شێوازێک و مۆڵەتی 2 مانجی داوە بۆ پزیشکە بەڕێزانە کە مەجموعەتیان لە 2018 تا دەگاتەوە 5 ساڵ تێپەڕ دەبی ئەو کاتار مقیمات نەبووینە اخصائیش نەبووینە بەرپرسیار ڕقمیەک نەبووینە و تیمەکەش کە بەڕێکاری یاسایی هاتە هەرێمی کوردستان و سەنتەری دڵ نەشتەرگەری ئەنجام داوە بە شێوازە زۆر سەرکەوتوانە. بەڵام ئەو بابی ئەو نەخۆشە دەرێ من تەنها 2 مانگ مۆڵەت دەدەما ئەو پزیشکانە ئەگەر لۆ چارەکە من بە عشائر دێکم لێرەوە وەکو سندیکای پزیشکان چکە نای ئێمەش دێنیتن سندیکای پزیشکان ڕووی خۆمان دەکەین وەزارەتی ناخۆ دەستگا ئەمنیەکان سەرۆکی حکوومەت جێگرەکەی هەموو لایەن لە پەیوەندیدارەکان کە ئێمە خۆمان سکاڵی خۆمان تۆمار دەکەین لەسەر ئەو بەڕێزە ئەوە یەک دوو ناکرێتن بەڕێزان هاوڵاتیانی خۆشەویست و هەموو دام دەستگاکان ناکرێتن شێوازی کارکردیمە لە وڵاتە بەو شێوەیە بێتن. ئەو بابەت یەکەمە. بابەتی دووەم پێش چەند هەفتەیەک یەک لە ئەندام پەرلەمانەکان بەڕێزەکانی پێشوو باس تەشهیر و هەموو شێوازەکی و هەموو جوون و قسەی نەشیوا بە پزیشکان دەرێن. من لێرە ئەوەندە وەڵامی ئەو بەڕێزە دەدەمەوە ئەوەندام پەرلەمان بەڕێزە دەدەمەوە پێی دەرێم نازان 4 ساڵ دەنابێت لە پەرلەمان بووی چ پرۆژە کرد و خەڵک پێشکەش کرد ئەگەر هەر قسەکردن بێ هەموو کەس دەتوانێت قسە بکاتن و چت کرد لە ئەو خەڵکەی کە دەنجی بە زەنابەت داوە و دەنجی بە پەرلەمان داوە ئایا قسە هەر ئەوەندەیە بێ قسە بکەی و جوون دێ و تەشهیر بە پزیشک بکەی و لەسەر ئەو بەڕێزەش ئێمە سکاڵای سایمان تۆمار کردووە و ڕاپێچی بەردەم دادگای دەکەین هەتا بزانین کێشەی ئەوەی لەگەڵ پزیشکان چییە. من لێ تەنها ئەو قسەی اضافە دەکەم لە کەر تەندروستی لە هەرێمی کوردستان تەنها پزیشک نییە بەڕێزان بابەتی پزیشک تەنها بەشەکە لە ناو کەرتەکەی دەیان زۆریت کە لە چین و توێژ کە کار دەکەن ئەوەی ئەمن لێ سەرم لێ دەڕێت و چەندارت کەش بێتە ویدیۆ ئەو بەڕێزەم دیتیام تەشهیر و قسەی ناشرین و جنێ و پاشترێ بتانی بە شێوازەکان عەتف لە سوشەل میدیا وەگرێتن
اوانش خلقك هي طبعا خلقك هي وبيج سيبر هي هرتي قصينا شاو هي بكتش كاملين ايا كار ذكري ايا ذكري اما بوش واز كار بكين امن خفر من شوينك في شكل توج بيتن وانا اشتري انزام دم ذكري او ايا كار كردن وايا دوباره دارشت القيامه شكل دم وحكومات بيان درين هیوادارین ئێمە پزیشکان و هەموو هاوڵاتیان پارێزرابی بۆ بتوانین کار بکەین بە شێوازش سەرکەوتوو. سوپاسان. برضو سعرك إما هردا مستخد ويدا بلام زوربي زور من جلالي كلنا كان إما بلام ناكينا لبرو غرزي إما أو سندكات أنها سعر سريع لأنه عاد شكان بتوانين أو شاني كرد ذا سعري بكين وأما سندين سكالامان هي لا داد جاي حاضر بلام عنا كرتو بلا يجنا كينا لبرو هو شكل لأنه عاد كسك بزيشكك لو بتوانين بسركوتوتين نوع سعر سريع بكين لو أنا برسبري لو بلام ناكينا لبرو دوسان كينا وسر شاشتي ميدياي ببيع أو خلق بزاني ببيع توري بابرين تندرستي هبوة كخوان تيدا بحساب أو كم زاني تم تيدا بتش تيدا كارمن تندرست تيدا أوان لو بابتي كم لكيسي كم كولام دا تينا جيشتونا بجندلي نابي عمرت بالنسبة بابرين شاشة موتسا الهرم كردستان ما شاء الله هر همي هر تأخير وهر تنها بزيش كانيا لو تينو تويجك ما عندك غير لك كردن كوي هم كاتشيش آزادی را در برین و مانگرتن وابدام شتچی آساییه. اشتوانی بله. اشتری اما خواهم آکو سندیکا بزش کن سندین زار یادش من داشت حکومت دستر آبابته. بله. بله. سرب فراكسيوني غورانا ياسين خضر ريالك خود بريادك لما يصير تشاور المسلم إذا كان يستخدم الكلام الزام بله وسندات بزيشكان عملك هلتك وكيل أو كولية زمان بله بجيري صد لصد تواوي هل بجاردنا كين وإمش كمان باشا ومفروض الشبكري كارت سياسية هل بجاردن نيبونوا لهمو تسين وتويجو أورجانا كان لسنديكا كان برتا دقات برلمان هرم كردستان وسنديش زارش اما تامان برس كردي توا كبتواني او كونغرس بزيش كان نظام دربو بتواني نيبونو الى خمام ببيدين دكتور بسيارة كميرو وسنديكا بردام قالبشتي بزيش كان دكانو بواف بوشت نزان اساي بلام دا حولي لكردستان ما اكبر ليس سنكي سكربيك لو انا كتشيك كالليريك خوشخانه كان لسر من دال بوشتيوا ليش نكتي ليها توقع بشتي ولا ايوه باشا بو بروجكت تجي سزانا هذا بو يوقي اعلامي ما زال بروجكت تجي ايوه سزايدا وكاركيسي الا دي بتجيري تشكي لك هذا كان تجي خوشي هلا نعم بتجيري تنها لا سادكن بتجيري لحدكن ومن حزنك البيج بابتك كوم او ياس با شوازش زور لجنيش زور برئيس بيكاتوا ودستي داوكاري قشتي تدا ومن حزناكم انزامك وبابرين بابتك باز بكم بواتر ان شاء الله بلاو ذكرتوا واوقات ديار دي بكم ترخم هي ياخذ كم ترخمنيه وتبزيش كتير دا نشتري بجدار بوينا حتى توانيتيان بقنا مرحله بلام لبرو اداره لجنك كتابي خوي كونس خوي بتاع 2 مليار بلاوي ناكمو ما هي ساي تواب بله طلع كونغرس هم هذا عماد دك كونغرس بكريتن اما بزيش كان هذا مو حزدك اما بكريتن بله تواب خوي من حزم ليا بسعر كي زنا بس خوش بيتم روجانا ما فيش كاري برامبر بإما دكتور أويك أمن دبينا مرقو شنك هي السوشيال ميديا بداخل هذا لم يأخذ لهندق لا بيج سي بداخل دراجة عنك بلا لا بلا أمن تراجم هو تسي أو رقو شيني برامبر بفزيش كان يا
ئەوەی کە من زۆر قسە لەسەر بابەتان دەکەم هەست دەکەم بە خەڵشتە شێر ڕەخۆچینە بەرامبەریان بەیە بەڵام ئەوەی کە من دەبینم بەزەقی بە تەواوەتی لا پزیشکانەیە لەو کێسەی کە ئێستا بابنێت کە پێشترێ باسمان کرد ئەوی کە یەکەم کێسەکە پێم یعنی سیر بوو خەڵکێک هەبوو بە شێوازێکی وا جوون تەشیر قسەی ناشرین نەما بەمە نەگوتێتن بەبێ بزان ئەسڵی مەوزوعەکەی چییە ئەو بەشەیانە بەشی دووەمان ئەوەیە دیارە مۆدلێک پیدا بووە لە هەرێمی کوردستان لەگەڵ پزیشکان بوویتە مۆدل ئەوە باسی سولح دەکرێت باسی عشایر دەکرێت باسی تهدید و تهدید دەکرێتن و ئەمەش دیسان باز دەکەمەوە ڕووی خۆمان لە حکومەت کردیا و لە لای پەیوەنددارەکان کردیا پارێزراوە بین لۆ بتوانین کار بکەین کاکتۆر ئاماز لەسەر بەپیشنهادکردنی مەچەتە و دەرمان ئەم پرۆژێ بەکوێ گەیشتووە گەرتێوان ڕێکراوەستاوە یان نەخێڕانەوەستاوە ئێمە هەوڵماندا بە هەموو شێوازەک و ئێستا لە پێجەکە خۆشمان بڵاومان کردەوە لە هەموو پزیشکانش بڵاومان کردەوە ئەمە خۆمان هەستیان بەدابینکردنی شێوازێکی نووسین لە ڕاستیەتا بە ئاسانترین شێوە بتوان پزیشکان تێدا بەشدار بن و ماوەیەکی دیاریکراویشماندانە لە پاش ئەو ماوەیە ئەمە دەست بە ئیجراعات دەکەین هەر پزیشکێک بە کۆمپیوتەر نەینووسی